بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە شێوەیەکی شتی دۆخێرێم بە شێوەیەکی خراپ بەرەوە دەچێت بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانی وەستانی پرۆژەکان کورتینان لە بوجە مایە پۆچبوونی بەڵێندەران و کەمی دەرمان هەیە لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ماوەیەکە دەسەڵاتدارانی سنووری سلێمانی باز لە چاکسازی دەکەن ئایا دەتوانن هیچ بکەن یاخود تەنها بڵێن ماسیە بچووکەکان و دوزە بچووکەکان دەستگیر دەکرێن ئەوانەی کە گەورن ئایا مامەڵیان چۆن لەگەڵا دەکرێت و لە سەراستی هەرێمی کوردستانیش ئایا حکوومەتە بۆچی دەست بە چاکسازی ناکە یاخود چارەنووسی حکوومەت و دەسەڵاتچی بەسەردەی لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فایە گوڵپی پەرلەمانتاری پێشووتری کوردستان هەروەها بابەکر دڕێی نووسەر و سیاسی سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا سەرنجێ بەڕێز بزان لە دۆخی سلێمانی و دەست پێ بکەین سەرەتان چی لەسەر ئەو دۆخی کە لە سلێمانی هەیە وەستانی پرۆژە هەیە کەمی دەرمان و کەمی پارەوە هەیە هەر بەعام لە سەراستی کوردستانیش کێشەکە هەیە بەڵام لە سلێمانی بڵێن دۆخ کەمێک جیاوازترە سەرنجەوەی سەباس چاکسازیش دەکرێت لە سلێمانی بەڵێ ئەگەر بە چاوێکی وەک ڕەخنەگرانە سێری بارودۆخی ئەمڕۆی کوردستان و عێراق و ناوچەکە و هەتا جیهانیش بکەیت پڕێتی لە کێشەی هەمە جۆر ینی کێشە هەمە جۆرەکان لەوە سەرچاواگرێ کە ئەم سیستەمە ئەمڕۆ باڵا دەستە لە تەواوی جیهاندا لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکانیە هەوڵی بەجددی هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی خەڵک نادا جا ئێمە بۆ خۆمان لە سیستەمە ئێمە لە کوردستان جا ئێمە بۆ خۆمان لە کوردستانی باشە ئەو سیستەمی کە ئێمە هەمانە لەو شوێنانەی تر خراپترە بۆ نمونە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا دەستورمان نیە ئەگەر دەستورمان نەبێ ئەو یاسایانەش کە دەرەچن بۆ خۆ دەزانی هینیان یانی نرخێکی وایە نییە لەبەر ئەوە کە دەستورمان نییە و ئەرکەکانی لایەنی پەیوەندیدار و حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و ئەوانە زۆر وازەح نییە و دیار نییە چییە لە باتی دەستور و لە باتی یاسا و ئەمانە حیزبەکان هاتوونەتە مەیدانەوە حیزب کۆنتترۆڵی هەموو بوارەکانی ژیانی بەڕێوەبردن و ئابووری و کۆمەڵایەتی و ڕاگەیاندنی کردووە ئەمە یعنی تایبەتمەندیەتێکی منوتم سیستەمەکە بە گشتی لەسەر تاسەری جیهانە خراپە بەڵام ئەمەی ئێمە لەوان خراپترە دەسا و دەستکردنی دەسەڵات نییە ئێستا ئێمە گەر بەراوردی خۆمان بکەین لەگەڵ عێراقا ینی عێراقیش ململانەیە زۆر هەیە بەڵام سێرەکەی لەوێ دەستورێک هەیە پەرلەمان تا ڕادەیەک وەکو پەرلەمانی ئێرە نییە قسەی ینی پەرلەمانی ئێرە پەرلەمانێکی حیزبیە دەسەڵاتی دادوەری لەوێ بۆ خۆی هەیە ئەگەر حیزبەکانیش ململانێ بکەن ئەو ململانەی هەفتەی و دەڕۆژی پێشوو بینیمان لە نێوان گروپە جیاجیاکانە بەڵام دەسەڵاتەکانی دەوڵەت حکوومەت و دەسەڵاتی دادوەری و دایرەکانەوانە تووشی شرل ئیفلیجی نهاتن کێشەیەکی وا دەرنەکەوت بەڵام لای خۆمان ئەبینین بارودۆخ زۆر خراپە بارودۆخی بەڵێ ئەزانیی حکوومەتیان ئیفلیج کردووە حیزب حکوومەتی ئیفلیج کردو ئەی پەرلەمان پەرلەمانیش پەرلەمانێکی حیزبیە دادگایش دادگایەکی سربەخۆ نییە بەسیترین شت زیندانیەکانی بادینان دادگا بڕیاری داوە کە ئازاد بکرێت حیزب نایاڵێ خۆ کێ نایاڵێ ئازاد بکرێن خۆ پۆلیس نییە ئاسایشیش نییە حیزبە حیزب ئەمرەکە بە دام و دەستگاکانی پەیوەندیان بەو مەسلەیەوە ئازادیان نەکەن لێرە بە نسبەت سلێمانیەوە طبعا حیزبی سلێمانی و حیزبی هەولێر جیاوازیان هەیە ئەوان حیزبەکەی ئەوێ مرکزیەتی تایە یعنی لەسەرەوە هەر بڕیارێکیان بۆ بێت لە خوارەوە ئەو بڕیارە جێبەجێەکەن و ئیتاعا هەیە لەوێ مرکزیەت هەیە سیستەمیان هەیە لێرە مشکیلەکە چییە؟ مشکلی ئێمە ئەوەیە کاتی خۆی کێتی دروست بوو قرار نەبوو یەکێتی بێتە حیزبی بنەماڵە حیزبی خێزانیان بنەماڵە بەڵێ حیزبی خێزانە بنەماڵەیەتر ئەو شتانەیە ئەمە خاڵێکە خاڵی دووەم یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەمڕۆ حاکمی ئێرەیە یعنی حیزبەکەی تەدەخل لە کاروبارەکە بەڕاستی ئەبێ حکوومەت ئیشەکان بکە ئەبێ حکوومەت چاکسازی بکە ئەبێ حکوومەت متابعەوە بکە بۆچی لە بانقەکان پارە نییە بەڵام حیزب دەستی خزوتە بینەقاقەی هەموو
بوارەکانی ئیداری و بەڕێوەبردن و داهات و تا کۆتایی لەبەرەوە چی لێ هاتووە ئەم وەزعەکە هەیە هەمان دۆخیش لە هەولێرنی حیزب جاس هەیە بەس لەوێ یەک قوتبیە یەک سنتەریە لێرە یەکێتی نیشتمانی کوردستان چۆن پێگات و یەکێتی نیشتمانی کوردستان بریتی بوو لە دوو پایە گەورە پایەکیان هێزی پێشبەرگە بوو پایەکەی تریان ڕێخستنی ناو شارەکان بوو لەسەر ئەم دوو پایەیە هەردوو ڕەحمەتی مامجلال و کاگنوشیروان وەستا بوو بەڵام ئێستا گە سەیری یەکێتی بکەی نە مامجلال و کاگنوشیروان ماون نە ڕێخستنە کۆنەکان و ئەوانە دەوریان هەیە نە هێزی پێشمەرگەش دەوریان هەیە کۆمەڵێک گەنج کە ئامادە نەکراون بۆ حکومڕانی لە دەرەوەی وڵات هاتوونەتەوە زۆر بەداخەوە ئەگەر لە دەرەوەی وڵاتیش هاتوونەتەوە ئەگەر بە عقلیەتی دەرەوەی وڵات بهات نایەتەوە هەندێک کاروباری ئەم وڵاتیان بڕێوە بردای باش و بەڵام لەوە ناچێ وەکو پێشمەرگەی کۆن نەوەکو ڕێخستنی کۆن نەوەکو کەسێکی لیبراڵ کە لە وڵاتە ئەوروپیەکان ژیاون ڕاهێنرا بن پەروەردە کراوە بن بۆ حکومڕانی لەبەروی ئاوای لێ هاتووە ئەنجا یەکێتیش وەکو پارتی نییە ئەقتابە بەگویان ناکەن مەسەڵەن ئێستا لەوانەیە بەرپرسێکی یەکێتی یەکێک لە کوڕەکانی مامجلال لە ناخی دڵیەوە حەزی لێبێ یشێکی باش بکە بەڵام لەو لاوەیەکێک بۆی تێگا کاتی خۆشی هەروە بوو یەکێتی کێشەی یەکێتی ئەوەیە کێشەی سلێمانی بەهۆی یەکێتیەوە ئەوەیە کە لە ناو یەکێتیە چەندان مەرکەز هەبوو کە لە هەولێریش هەیە هەر بۆ خەڵک خراپ نیە سودەکەی هەر بۆ خەڵک خراپ نییە بەڵام کێشەکان فەرقیان هەیە ئێستا بۆ نمونە کێشەی دەوائر بەڕێوەچوونی ئیش و کار و ئەوانە وەکو ئێرە نییە بەڵام لەوێ کێشەی ئازادی سیاسی گەورەترە تا ئێرە کێشەی داهاتیش لەوانەیە ئەوە بۆ خۆیان نەزان ڕێن داهاتی وێ باشترە چکە لەوێ کەس ناتوانێت لە سەرووی ماڵی بەرزانیەکانەوە هەندێک شتێ بکە بەس لێرە هەموو کەس ئەتوانێت شت بکە سوپاس دەکەم بێوەلا کاک بابکرد جەنابیشت بەخێر بێ دەویستنی جۆڕەش بزانم سلێمانی ئێستا گەمارۆ دراوە یاخود ئەگەر درابێ جێداویەتی وەیسە باسی چاکسازیش دەکرێت تا جێگیری سەرۆکی حکوومەت کرێکێتە دەڵێ دەبێت دەستی مافیاگەری ببڕن و ئەوانە بەڵێ دژی مافیاگەری بوەستنەوە ماوەستنەوە بەڵێ سپاس ڕاستەکەی ئەبێ ئێمە جیاوازی پێ لەبێنی قسە و کردەوە یعنی ینی کردەوە قیاسە بۆ ئەوەی کاخوات چیەکرێت چی ناکرێت بە بڕای من ئەم قسانە لە 32 ساڵ ئەکرێن ینی کەوا ئەکەین وا دەکەین ینی بە بڕای من ئەمانە کاریگەر نین بەتابەتی پێشەوەی قسەکان دەست پێ بکەین لە بەرنامەکە جەنابەت قسێکمان گوایە کەسێک گوتوێتی چەند کەسێک ئەعدام بکرێن لە سلێمانی ینی قسەکرا خەڵکی مەسئولی گەورەش ینی بە بڕای من ئەمە جۆرەکە لە هەوڵدان بۆ سارکردنەوەی خەڵگا خۆ بۆ خەڵکردنە چاوی خەڵکیان چونکە کاروان ناکرێت تۆ بتەوێت چاکسازی پێ ئەبێ سەرۆکی حکومەت یاخود جێگرەکەی بە بڕیارێکی قەتعی و جددی بخوێنێتەوە بە تەلەڤیزۆن یاخود بە میدیاکان بڵێ ئێمە ئەم بەرنامانە ئەکەین یعنی لەبەر ئەم هۆیانە یعنی حکومەت بەرنامەی خۆی علەنی بکە ئاشکرایکە کە ئەم کارانە پێویستە بکرێ ئەمەی کەسێک لە مەکتەبی سیاسی لە کەسێکی حیزبی بڵێ ئێمە حەقەوا بکرێ سەن کار چێ دەڵێ خەڵک مستحقی ئەعدامە چێ دەڵێ حەقی 20 ساڵ حکم نیە چێ دەڵێ ئەسەن ئەمانە ناکرێت تۆ کەسێکی حیزبی پێش قانون بکەوێ ئەم پێش ئەزین کاتی خۆی سەدام حوسێن دەیانگو دەڵات هەندێک خەڵکی خۆمان خەڵکی سادە ڕێزم هەیە ئەنگو سەدام لە فڵان شوێن چۆتە قایمێتێک کابرا لەوێ نەزم مخالفێکی بچووی کردووە ئەعدامی کردووە ئەنگو ئای چەند قارەمانە سەدام هیچ وا ناکرێ ئەبێ قانون یعنی هەر شتە بە مستحقی خۆی هەر کەسە بە پێوانەی خۆی سزا بدرێ لەبەرەوە ئەو قسانەی کە کرێ وا دەکەین وا بکرێ خەڵک ئەعدام بکرێ ئەمانە بەڕاستی هیچ ئەمە دژی چاکسازیە نانەوێت چاکسازی بکەن ئەگە بیانەوێت چاکسازی بکەن ڕێگای چاکسازی ڕێگایەکی زۆر ڕوونەکە جنابی دکتۆر فایق و سەدان تێکۆشەر و ڕۆشنبیر و پیاوی عەقڵی وڵاتە بۆیان نووسیویانە ئەزانن چۆن چاکسازی کرێ کەسێ بێوێت چاکە بکە پێویست ناکە ینی ئەزانە چۆن بیکەیانی یعنی پێویست ناکە فەیلسوف بیا ئەفلاتون بیا ئەرستۆ دەسەڵاتداران لە هەولێرە سلێمانی ناتوان چاکسازی بکەنەوە نەخێر ئەتوانن بەس نایکەن ینی مطلقاً نایانێ بیکەن نایکەنی دەتوانن ینی وەکو بەشەر وەکو حزب وەکو سڵتە ئەتوانن بیکەن بەس ئەمانە نایکەن چونکە ئەزمموی سی و چەند ساڵی ڕابردوو پیشانیاندا کە نایکەن یکە بیان کردایە گروپێکی مافیایی بە قووەت لە وڵاتی ئێستا
ها شوێنەکەچی مافیاگەریە یعنی مەسەلەن ئەو خوا دووسیان کردوون خۆ من تۆ دروستمان نەکردوون یعنی زالە ئێستا من پێشەوەی بێنم بەرنامەکە بەرنامەیەکی من دەکێنێم بڵاوکراوەتەوە ئەڵێ 500 کەس گیراوە لە مەسەلەی ئەم زەویزارانەی فەرماندەیی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان 500 کەس بە تۆمەتی جیاواز 500 کەس گیراوە یعنی ێ باش ئەمە خۆ حتمما خەڵکێک لە پشتیانەوە بۆ معلومە کە خەڵکێک لە پشتیانەوە کەس پێ سەر گەورەکە بەڵێ بێگومان سەر گەورەکە ئەسەر ئەمێ قسەک ئەسڵێکە لە هەموو دنیادا ئەگەر سەر گەورەکە یاخود حکوومەت خۆی لە سەری سەرەوە نێوێت چاکسازیکە نێوێت قانون پسەپێنێ نێوێت قانون جێبەجێ بکە لە بەریتانیاش کە بڵین مرکزی دموکراتیەت و قانون بە حساب یعنی لەوێژ ئەگەر حکوومەت نەپرسێتەوە خەڵکە خراپە ئەکا یعنی لەوێژ سەرمادارەکانەوە نە کوڕی چاگرین لەوێژ یعنی لە هەموو دنیادا لە ئەڵمانیش وایە لە سویدش وایە یعنی بەشەر وەکو توخمێکی ئینسان کە گەشتە ئەم قەناتە قانون دابنێ بۆ قانونی داناوە چونکە ئەزانێ مخالفە ئەکا سەرکێشیەکە خراپە ئەکا بەس بۆ چاکسازێک ئەگەر بکرێ دەبێت لە سەرەوە دەست پێ بکرێ وەکو بێگومان ئەوە قسەی لەسەر نییە ئەبێ لە سەر دەست پێ بکرێ ئەنجا خواریشەوە خۆی هەندێکی خۆی چاکە خۆڕێگە خاتەوە خۆی لەگەڵ ینی هاوشانەکە لەگەڵەوەی کە سەرەوە ئەیکات و لێترسێ ئەگەر شۆفێرەکان لە کامەرەی تیژڕەوی بە شێوەیەکی معقولەوەی باسیەوە ئێستا کوردستان ناکەم نەترسن ئەم کەس بە خالەفاکە لەبەرەوە ئەبێ سڵتەیەک دەسەڵاتێکی قانونی عادلانە هەردووچی قانونی و عادلانە ینی قانونیش بێ و ڕەواژ بێ ئەنجا خەڵک گوێی لێگرێت و خەڵک جێبەجێیەکە بەس تۆ بتەوێ قانونێکی زاڵمانە جێبەجێ بکەیت خەڵک بێگومانەوەی تر لە دژی تۆ وەستێتەوە بۆیە من پێم وانە دۆخی سلێمانی ئێستا گەمارۆ درراوە خۆت کێوای لێ کردووە من نازانم کلمی گەمارۆکە لە چێوە هاتووە بەڵام وەزی سلێمانی خراپە بەپێی ئامارەکان کەی بینین مەسەلەن لە هەولێر بای 8 ملیار و قسوور بۆ نمونە پرۆژە کراوە لێر بای 2 ملیار و نیو کراوە باشە ئەوەی دکتۆر ئێستا بەڵێ 8 ملیار و نیو لە دەگەڵ 2 ملیار و نیو زۆری فەرقە ئەما بێگومان خەتای ئەم سێ بەشەرانەیە کە لێرە دانیشتێنن لەم بەرنامەیە بێگومان خەڵکی کەسانێکە خەتای کەسانێکە کە دەسەڵاتیان بەدەستەوەیە دەسەڵات یانی چی دەسەڵات یانی تۆ کەسێک سوڵتەی هەیە بتوانێت بە شێوەیەکی قانونی کارەکانی خۆی بکە بۆ بیسەپێنێ دەسەڵاتی بەدەستەوە هێزی بەدەستەوە ینی پۆلیسی بەدەستەوەیە هێزی هەیە قەزا هەیە دادگا هەیە کە ئەمانە بتوانێت کارەکان بکە ئەوەی کە سلێمانی مەحرومە و مەغدورە و زوڵمی لێکەستەمی لێکرێت لە ئامارە دەرەکەوێ لەسەر کە بتوێت شارەکانی دنیا پێکەوە مقارنە بکە یەڵێ مەسەڵ فڵان شار پێشکەوتووە چەند وتێلی 5 ستێریتە چەندی 4 ستێریتە چەند مەطعمی ڕاقیتیایە چەند مەسەلەن خەستەخانی باشیتیایە بێگومان ئەمە لە دوایەوەی کە ژیانی خەڵک و دۆخی خەڵک لە ڕووی ئابووری گشتیەوە چۆنە داهاتیان چەنە ئەمانە پێوەرن بۆ پێشکەوتنی شارێک سلێمانی لە هەموو ڕۆکانەوە لە دواوەیە لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی بێگومانەوە فەوزایەکی کە بێتە سەر سیاسەکە ێوار پیا حەزەکە هەر نەچێتە سەریشی باسی بکە بەڕاستی کە لێ پرساوە هەرە گەورەکان خوان ێستاگەمان لێ کێشان هەیە بێ کە و کێشەکان کێشەی زۆر ئاسنزم زۆر خراپ زۆر ناڕاقی زۆر نامێنی کەلیمات بەکاربێن کە ڕەنگە خۆشم نسمە ئەو زەلکاوە ینی بەڕاستی ئەمە وەزەکە کە ئینسان خەریکەڵی ینی شەرمەکەی کە سڵتەیەکی ئاوا لە وڵاتە هەبێ ینی ئێمە شەرمەکەین لە هەرێمی کوردستانەوە بەس باڵا هەمووی بێگومان هەمووی بەڵام سلێمانی تەبەن بە پلەیەکی خراپتر ینی ژنە هەمووی تەبەن هەمووی ئاوێنەیەکترە سلێمانی کەوایە خەتای هەولێرە شەرمەکە لەبەر چێ لەبەرەوەی کە دزینی داهاتوانێ بێگومان لە هەموو ڕۆکانەوە تۆ وەختێک کە داهاتن ناشەفافە دوو خاڵی سەرەکی لە ئابووریە هەیە داهات و مەسرف لە خێزانێکە داهات و مەسرف داهاتی ئەم وڵاتە بەگشتی چەنە مەسرفەکەمان چەنە وازەح نییە سلێمانی چەنە داهاتەکەی مەسرفەکە چەنە وازە کەس نازانین چۆنیە ینی ئەڵێن کەس نازانێ ینی چۆنی بەڕاستی لەبەرەوە ڕوونکردنەوەی تەواو نییە لێپرساوانی پلەیەکی حکومی یاخود حیزبی نانە پێشەوە بە شێوەیەکی شەفافێت بڵن کاکەمە کێشەکانمانە پێت ناڵێ ینی لە وڵاتانی گەورە خۆ دەزانی هەموو کەس دەزانێت کە سەرۆکی دەوڵەت هەفتانە بریفێکی ینی 5 دقیقە قسەکە کاکەمە کێشەکانمانە ئەمە ئەومانە ینی ئێڵێن لەم وڵاتە ڕێز بۆ خەڵک دانارێک ڕاستەکانی پێ بوترێ حرمەتی خەڵک ناگیرێت کە حقیقەتەکانی پێ بوتر پیان وایە خەڵکە ینی پاتاڵە و گوێنە دێتێ باشە و حکمی بکەیت و بە شێوەیەکی کەی بینین ینی سوپاس دەکەم دێم وڵاتە دکتۆر سەبارەت بە سلێمانی و هەرێمیش پێشتر بەڵێن زۆری چاکسازیە بوو تا لەم کابینەیە ئەوی سلێمانیش ئەوەی کابینەکە بینیمان 3 ساڵە شتێکی وتو جێبەجێ نەکرا بەس بەوانەی سلێمانیش پێ دوایە جێبەجێ بکرێت
ئەخر چۆن جێبەجێکرێ جێبەجێکردنەکە ئەگەر بە هەڕەشەی ئیعدام بێت و ئەگەر بەوە بێت کە هێزێکی شەکدار و کۆماندۆ بنێرێتە سەر هین دایرەیەک چی چاکسازیەک ناکرێ ئەمانە هەندێک شش ئەکرێ ینی بە زەختکردن لەسەر خەڵک ئەم زەختە هین بەردەوام نابێت کاریگەری نابێت من پێم باشە چاکسازی بکرێ هەموو کەسێکیش بەڵام چاکسازی ئەمڕۆ لەکوێ بکرێ یەکێ لە کێشە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی داهاتی گومرگە داهاتی گومرگ کەمە لەوەی کە ئەخەمڵێنرێ بۆ کەمە لەبەرەوەی بەرپرسەکانی زۆنی سەوز بازرگانیەکەن لە مەرزەکان گومرگ نادەن باج نادەن لەبەری تۆ گەر چاکسازی بکەی ئەبێکی لەو شتانە کەیکەی لە داهاتی گومرگایە لە گومرگەکان و داهاتەکان نابیکەی وەرە کۆنفرانسیە بگرە چی بکە خەڵکی پسپۆر بێنە بڕیار دەرکە یاسا دەرکە بە گوێرەی ئەوانە بێ بیکەی دوای ئێمە ئینە سەر شارەوانی ئێسکە ئەم مشت و مڕی لەسرە ینی بەڕاستی مەسلەی شارەوانی کە زەوی والیە کراوە بەو شێوەیە ئەوانەین بووە خۆ دیارە خەڵکی لە پشتەوەی ناوانە ناتوانن ئەو ئیشانە بکەن کە هەیە ئەمە کێشەیەکی گەورەیە ینی لە سلێمانیەکێ لە کێشەکان لە هەولێریش مەسلەی زەویە زەوی هەیە بە $93 خەڵک بای 3 میلیار بووە بەڵا ینی زەویەکان زۆر گرانن بە حیزبیەکانی ئەدەن بە بڕێکی هەرزان تەبەنەوە قازانجی خۆوەکو مەسلەی نەوتەکە کە لە هەموو شوێنێک لە ساعت 12 ئەدرێ بە کۆمپانیاکان لێرە وەزانم 49 ئەدرێ ئەمە شارەوانیە ئەمە ئاو کارەبایە ڕۆژ بە ڕۆژ ئاوکەم یعنی ئێمە لە ناو دوو بحێرێ ئاوان ڕێگەوبانە ئەوە خەڵکی بەردەربەنی خان چەند ساڵە داوای چاکردنی و ڕێگەیەکەن لەم ڕۆژانەتر ئەنواع چالاکیان دەست پێ کردووە ئەو بۆ خۆمان نەزانین ئێمە کاتی خۆی من وەکو لەبەروی دکتۆریش بووم لە تەواریش مەکرد ئەو ڕێگەی بینی دەربەنهێن با بڵێن عربەت و سلێمانی ئەو ڕێگەی بینی دووکان و سلێمانی کاتێک کە یەکسایت بوو ڕووداوی هاتوو چۆ و کوشتنی خەڵک و بەهۆی دەحمی سیارە و بریناربوون زۆر لە ئاستێکی بەرزا بوو بەڵام لەو کاتەوە کراوە بە دوو سایت زۆر کەم بووەتەوە زۆر کەم بووەتەوە هاتوو حەوادز لەوێ ئێکاکەوەی دەربەنی خانیش تەواوکەن ئەوەی کەلاریش تەواوکەن ینی کێشەیەکی گەورەی ئەم سنوورەی ئێمە ڕێگەی سلێمانی دەربەنی خان کەلارە کە حادسەی زۆرە بۆ تەواوی ناکەن یعنی ئەمە مشکلەیەکی گەورەی ئێمەیە دادگاکان ینی خۆ دادگاکان چیان لەکەی دادگاکان سەربەخۆ نین ئازاد نین ئەنواع شت هەیە ئەبێ داواکاری گشتی بێتە وەڵام سکاڵا بکە ئەو خەڵکانەی کە تەجاوزی پیرۆزیەکانی کۆمەلگاکەن ڕایان گرێ شتێکیان لەگەڵا بکە هیچ ئەجا دێنە سەر تەندروستیەکەی خۆمان تەندروستیەوە هەر هیچ کاکە یعنی ئێستا تەندروستی ڕۆژ بە ڕۆژ بەرە و تەندروستیەکی تایبە دەچێت مێرکەتی تەندروستی خۆی نەخۆشە تۆ خۆ تۆ حەز لەو قسەیە وەڵام خۆی مەسەلەکەەوە نییە تۆ زانی چی هەموو ڕۆژە نەخۆشخانەیەکی تایبە دەکرێتەوە باشە بە ئێمە پێویستن بە تەواری هەیە ینی حاڵەتی تەواری ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی کوتوپڕیە بن تووشی حادیسەی سیارە ئەبن گولیان بەرەکەوێ شتیکە شوێن نییە عیلاج بکرێن مەسەلەن ئەچنە نەخۆشخانەی شار وابزانم چەند هۆڵێ ساڵەیەکیان هەیە بۆ عملیات و چەند قەرەوێڵەیەکیان هەیە ئیتر هەمووی پەرژوبڵاوە بن بەم لاوبۆلا کێشەکەش چیە خەڵک پارەی نییە خەڵک پارەی نییە ئێتر دەزەکە بە قسەوتن بەکێ بە دکتۆر ئەمە کێشەیەکی گەورەمانەیە لێ ئەجا دوایەوە دێن نەخۆشخانەی ئەهلیەکەنەوە خەڵک پارەی نییە بچێت قسە بە دکتۆرەڵێن دێن ئەنواع بەبێ ئەوەی پێویست بێ جۆرەها تاقیگە و دەرمانخانە ئەکەنەوە هەمووی پاش ماوەیەک هەمووی ئفلازەکە چکە نەخۆشیان نییە کەس نییە دەرمانی پێ بفرۆشن ئەمەە زۆرە سپاس دەکەم بابکە سەبارەت بەداهات ینی ئەو داهات بەشێکیشی لە کوردستانە سرە سلێمانی بە هەولێر بێ بەشی ژمارەی دانیشتوانی مەسەرچاوی داهاتمان نییە یاخود خەلەکە لە گەندەڵی و لە ئیدارەدانە کێشەی دانەمەزراندن هەیە کێشەی کەمی پرۆژە هەیە خزمەت گوزاری سەرەتایەکان هەیە
کێشەکە کەمی داهات یا خوشتی ترە بڵێ نەخێر زانی ئەوەی کە خودی پەرلەمانتارانی حیزبەکانی دەسەڵات باسیەکەن پەرلەمانتارانی دەسەڵات یعنی لە سوڵتان ئەوە خۆیان دانی پیانێن ینی بە سەرۆکی پەرلەمانیشەوە کە خۆی لە حیزبێکی دەسەڵاتە ئەڵەن داهات بەش ئەکات ئەڵەن داهات زۆرە مەسەن دەڵێن ئەوەندە داهاتە بۆ ئەوەندە هاتووەتە ناو خەزانەی دەوڵەتەوە داهات ئەوەندە بووە مەسەن 2 ملیار بۆ 5 هاتووە ئەمە لە ڕۆژنامەکان هەیە یعنی ئەمە قسێک نییە من لێرە بیکەم خەڵک 3 داهاتینەوە دەگەڕێتەوە بۆ حکومەت بەڵێ یعنی ئەمەی کە داهاتی کوردستان بەشی خەڵکی کوردستان دەکا هەموو تقریبا توانم بڵێم خەڵک یەقینی لەوە هەیە بەڵام ئەوە چۆن تەوزیع ئەکرێ یاخود چۆنی بەکاری هەندێک کێشەکە لەمەدایە خۆی ئەمە قانونێکە نظامی سەرماداری شەیە کاڵێ ینی زۆری لە بەرهەمێنان و بەڵام خراپی لە دابشکردنە لە وڵاتە دقیق ئەمە جێبەجێکرێ ینی بەرهەمەکە زۆرە یاخود پارەکە زۆرە کە لە گومرگەکان و لە نەوت بەرهەمە هێنرە یاخود پیا ئەبێ بەڵام تەوزیعکردنەکەی دابشکردنەکەی بە شێوێکی خراپە زۆر شێوێکی خراپە لەبەرەوە ئەو قسەی کە حکوومەت ئەیکات کە پارە نییە یاخود بەژناکە ئەمە کەس قەناعەت ناکات چونکە سوڵتە خۆی ئەنی پەرلەمانتاران و دەسەڵاتداران خۆیان بەشێک لەوان جگە لە پارتەکانی کە لە ئۆپۆزیسیۆن ئەوانیش باسەکەن و بە یەقینەوە قساکەن کە پارەکە بەژەکە لەبەرەوە یعنی حکوومەت ئەبێ هەوڵێکی زۆر بدا یاخود ئەبێ بە دەقیقی بۆ خەڵکی ڕوون کاتەوە کە چۆنی ئەمە تا ئەسا ناتوانێت بیکەن لەبەرەوە بێمتمانەیەکی ئێزگار زۆر ئێزگار قوڵ هەیە لە بینی خەڵکی کوردستان و حکوومەتە کە متمانان نییە بە قسەی مەسئولین و لێپرساوانی حکوومەتی هەرێمی کوردستان کاڵێن پارەکە بەژناکە کامە کێشەیەکی گەورەی و سەرەتانیە بە بڕای من و خەڵک بڕای بۆ قسەێنی ئەبێ هەوڵدەن ڕوونیکەنەوە چۆنیەوە کە دیتە سەر ئەم خاڵەکە کە چارەسەرکردنی ئاسان نییە بۆیان یاخود خۆیان نایکەن چۆن ئەم پارانە بەکاردێ هەندێک چۆنی ئەدرێ بەچێت مەسەلەن 100,000 خانەنشینی سەدەمی شاخ هەیە بەڵێ سەدەمیش قوربان سەدەمی شاخ هەردووکمان کادری حیزبی بوون لە شاع بوون هەردووکمان جەنابی دکتۆر باشە ینی 100,000 کەس نەبووە لەوێ ینی 50,000 نەبووە 40 نەبووە 30 نەبووە ینی بەڵام 100,000 کەس خانەنشین کراوە لەبەر ڕەشە لەشکری ئەوەی کە فارس پێڵە سیاهی لەشکر ڕەشە لەشکری حیزبەکانە مەعاشە دەنێت کە مەسەلەن مامۆستایەک کە 25 ساڵ خزمەتی گەورەی کردو خزمەتێکی مەزنی کردو خزمەتێکی نەمرانەی کردو بە خوێندکاریان وڵاتە بە معاشێکی زۆر کەم خانەنشین نەکرێت مامۆستا کە پێشەنگ و پێشڕەوی ئەم وڵاتەیە بەڵام کابرایەکە حیزبی کە ئەڵێ من لە شۆڕشی ئەیلول یا لە خۆ لە شۆڕشی نوێ گەلەکەمانە خانەنشینەکەن مەسەلەن بە ملیۆنێک بە 800,000 هیچی نەکردووە هیچ ناکە خۆی کارەسات ئەمێ بە بڕای من ینی کارەساتی گەورەجە ئەمە نمونەیە کە لە ڕەشە لەشکری کە لە خانەنشینیە هەیە کە ئێجگار بەڕاستی جارش کێڵەم ئێجگار ینی نامستحق و غەدرە لە خەڵکی ئەم وڵاتە کە کەسانی مستحق هاوکاری ناکرێن پاران نییە بۆ ژیانی خۆیان کەسانێکی تر کە هیچ ناکەن لەبەرەوەی حیزبیە جایەکێتیا پارتی دڵنیام کە حیزبەکانی تر نیتەوە نازانم من یا نەبێتە ڕەنگە حیزبەکانی کەش هەبێ من نازانم لەبەرەوە ئەمە بەشێکی زۆر لە بودجێ وڵاتەکە ئەبا ینی بودجێ وڵاتەکە بە ناحەق تەوزیع ئەکرێ وەکو باسمان کردیانی ئەمە بەشێکی قەزێکە بەشێک تریشی موچەی سەرەوە زۆرە موچەی ئەوانەی کارمەندە گەورەکان زۆر ینی 8 ملیۆن 10 ملیۆن 15 ملیۆن ئەمانە کەسانێکی زۆری مشەخۆر وەریەگرێ بەس گرفتەکە لەو نیە کە بەشێکی زۆری پارە بۆ کۆمپانیا حیزبەکان دەڕوە گرفتارە گەورەکە ئەوە نیە لەسەر خاڵی سنووری ئێمە پەرلەمانتاری ناومانە دەڵێت 170 داهاتی خاڵی سنووری پێگرێ بەس کە کراوە بۆ کۆمپانیا حیزبەکانە بەڵێ بەتەکیدەوە ئەوە بڵێنەوە خاڵان میحوەرەکانە خاڵی سەرەکی قسەکانەوەی ئەوانە هەیە بەڵام تۆ کە باسی ئەم ڕقەمانی پارەکان مەسەن دەڵێن لە کەسێکی حیزبی کە سەر بە بڵێن زۆر دیفاع لە حکوومەت کە لێ پرسی کە پارەکان بۆ کوێ چڕەکە دەدرێت بە خانەنشینی یا ڕاست نادرێت بە خانەنشینی بەڵام نادرێت بە خانەنشینی مستحق نادرێت بە خاوەن پرۆژەیەکی مستحق نادرێت بە کەسانی ڕەوا مەسەلەن لە کوردستان بەقەدەر بریتانیا خانەنشینمان هەیە ئێستا کە وڵاتی 7 ملیۆنیە تەسەوڕەکەم غەڵەت دەبم لەو ڕقەمەدا ینی لە ڕووی سەربازی و مەبەست بەڵێ مجارێکان چوون بۆ منتیقەی دەربەنی خان و تەنکاکە لەو بەرچەمی 16 کەس لیوایی لێ تەقاود لەو بەرچەمی ئەو بەرچەمە خستیان سیروان بوتیان ئەو بەر ڕووبار 16 کەسمان هەیە بە لیوایە لە ئەڵەن گوایە سین ئەوەندەی لیوانی ینی این خەڵک بەهین باسیەکە جۆر بە جۆک و بەگاڵتە باسیەکە بەداخەوە ینی وای لێ هاتووە ئەمە یەک ئیدارەکردنی خراپی وڵات لەبەرەوە بەس خۆشتە زۆر گەڕاوی نمونەی ئەو جۆرە لە حیزب کە هێزی چەکداریە بێ کۆمپانی ئاوا دەوڵەمەندی لە حکوومەت دەوڵەمەندتر بێ کەم نییە ئەوەی کێستا لە هەرێمە پەیوەندی لابێ بەڵێ زۆر کەمە من نەمدیوە ینی ئێمە خوێندەوار بن بە حساب لە قەدیم و خەریک نەماندیوە نەبووە ینی نەبووە وڵاتێک
وڵاتێک لە 5 ملیۆن و نیوی موچەخۆر بێ لە ملیۆنیەکە بە دڵنیای ملیۆنێکی ڕەنگە مستحق نەبێ من خەڵک ینی زۆر متەمەکینە زۆر ئەوەیە هیچی نەکردو بۆ کوردایەتی ئەوەی کە کوردایەتی بە حساب زۆر شتێکی مقدەس لە هەندێک خەڵکە لە سوڵتەیە ینی هەندێک خەڵکیی بۆ کوردایەتی نەکرد بەڵام ڕەنگە بۆ ئەوی کردبێ یا مەسەن بۆ خزمێکی ئەوی کردبێ ئەمانە پارە وەرەگرن ئەمانە ینی حەقی خەڵکی تری کوردستان ئەخۆن ئەبێ ئەمە دەمێکە داوامان کردووە سەدان جار و تومانە وتارمان نووسیوە کاکە ئەمە یعنیەوەی کە موچەنی ڕاستە ینی باشە موچەنی بەڵام تۆ لەو لا زیاد کردو بە شوێنێک تر ینی پارەکاندا بۆ خەڵکی نامستحقکە کە لە دەنگدانە احتیمالێکی زۆری 1970 دەنگ بۆ تۆ ئەدا تۆ لە سوڵتا هێڵێتەوە تۆ بۆ ئەو حیزبیان دروست کرد و پارچەکانی تری شەر بوجێ بەڵێ ئێستا مەسەڵەن بەڵێ لەشکری نەزانم ئەوەی کە بۆ خۆراوە ڕۆژە دروستیان کردو بە مەلاین دۆلار بۆ چێ لەما پرسێتەوە ئایا پەرلەمانی کوردستان توانێتەوە پرسێتەوە تۆ چ علاقە بۆ تەداخل لە خۆراوی کوردستانەکەی یعنی تۆ چ پێونیت بۆیە بۆ چێ لەما پرسێتەوە پەرلەمانی کوردستان ئێستا باس بکەن ڕەنگە ناو پەرلەمانی بیکەن هەڵاو بڵێن بابەوە دژی کوردستان ئەمە بەڕاستی ئەمانە مەسەلە گەورەکانی وڵاتی ئێمەیە ئەمانە مەسەلە گەورەکانی وڵاتی ئێمە دەگەڕێن وڵات کەلتور دەسەر داهات ئەگەر داهاتەکە بەعدالەت دابەشکرێ بەشێ و لێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە هەمووی ناکرێ و خەڵک بەشی ئەوەش ناکرێت خەڵک دامەزراندی ئەمڕۆ خۆپیشاندانی وانە بێژان بۆتە دوو مامۆسایوانە بێژی دەستگیر کرابوون لەسەرەوەی کە داوای دامەزراندن دەکەن خۆی داهاتەکە ئەمان حیزبەکان کۆنتترۆلیان کردووە ئەگەر بە بیرمان بێتەوە سەرەتا ینی حکوومەت یاریمی کوردستان بە پارەی گومرگەکان ئیش و کاری خۆی بەڕێ کرد و دوای ئەوە ڕوخانی باس بەڵا پێش ڕوخانی باس بە تایبەتی داهاتی برایم خەیلی زۆر بوو ئێمە وەمان نەزانی هەمووی بۆ حکوومەتە بەس دوایی یەکێک لە سەرکردەکانی کورد ئێستا لە ژیاندا نەماوە ڕایگەیاندی ئەعلانی کرد کاک نۆشیروان وتی داهاتی ئیبراهیم خەلیل لەکرێ بە سێ بەشخۆ بەشێکی بۆ پارتیە بەشێکی بۆ یەکێتیە بەشێکیشی بۆ حکوومەتە ئەوزام لە سەڵا 33 بە 33 بوو بەڵێ 33 بە 33 بوو بەڵێ 33 بۆ 33 بۆ پارتی 33 بۆ جا ئەوە لەوانەیە ئێستا لە هەندێک شتا گۆڕانکاری بۆ نمونە کە شەڕی ناوخۆ بوو یەکێتی بۆ ماوەیەکی زۆر بێبەش بوو لەو هێنا لەو سیوسەیە ئیتر دوایی ڕێککەوتونەتەوە و نەوتیشی هاتۆتە سەر و شتەکانی کەش قەنەعەتمە ئێستاش هەروایە ینی ئەکید لە شتەکانی تریشا چیان بۆ هاتووە لە ئەمریکا و لە عێراقوانەوە ئەکید هەروایە ئەگەر پارتی تۆزێ زۆرتر نەباتە یەکێتی بەس وایە ینی شتێکی بۆ پارتیە شتێکی بۆ حکوومەتە یەکێتیە ئەوی تریشی بۆ حکوومەتە ئەوی کامێنێتەوە وەکو شعرەکەی هێن قانع ئەوی دوو براکە کە خانوەکە بەژەکەن بەشی هینەکە بەشی میلەت لە سەربانەکەەوە تا حاسەبەکەی ئاسمان بەڵاس ئەنجا وردی بکەیتەوە چییە؟ ئێمە لێرە باسی ئەوانەمان کرد کە موچەخۆر هەیە کارمەندیش هەیە یعنی ئێمە ژمارەیەکی زۆر موچەخۆرمان هەیە لە کارمەندەکانی خۆمان زیاترە بەس 1000 فەرمانبەر دەکرێ و فەرمان 250,000 مچەخۆر ملیۆن 250,000 حوصل لە 250 کە دەرکە ئەوانە کێن؟ ئەوانە کە هینەکەنی بەشێکی ئەوانن کە دووسێ موچە وەرەگرن ئاشکرا بوو لە چەند ساڵی ڕابردووە کە بەرپرسی گەورەی حیزبەکان هەیە موچەی پەرلەمانی کوردستانی هەبووە موچەی حکوومەت یاریمی کوردستانی هەبووە موچەی عێراقی هەبووە موچەی سکرتاریەتی مامجلالی هەبووە موچەی مەکتەبی سیاسیشی هەبووە پێنجی هەبووە زۆر گەورە لەخوا بەزیاد بێت باشە ئەمە مع العلم ئەم حیزبە لەوانەی بە ئیمزای ئەو بەرپرسە ساڵی 96 بەڕیارێکی دەرکرد ئەڵێ ئەو کەسانەی کە کادیری حیزبن ئەگەر لە چەند شوێنێک ئیشەکەن ئەبێ یەک موچە وەرگرن باشە؟ باش ئەمە یەکێ لە کێشەکانە کە ئەم پارەیە چۆنە ڕوا هیتر ئەوەیە بابەکر باسی هێزی ڕۆژاوای کوردستان لەوانەیە بوو لە بۆ باکوڕی کوردستانی ژەوە بکەن من برادرانی هەڵەبجە جارێکیان بۆیان گێڕامەوە وتیان ئەگەر کاتی موچە وەرگرتن سەیرەکەی بزانین لە ڕۆژڵاتی کوردستانەوە خەڵک چەند کەزیەت لە ئێستا بۆ لە هەڵەبجە موچە وەرەگرێت خانشینە
وەڵی نازان و خانەشینیە بندیوارە هەر شتێک بێ میێن بوویان کردوون یەکێ لە شتەکان ئەمەیە ئەمەش هۆکارێکە سووریە بڵێ ئەمەش هۆکارێکە بخۆ ئەمە بۆ خەڵکیشی نادەن ئەبێ ئەو کەسانی کە ئەو موشانە وەرگن سەر بە حیزب بن نەک شتێکیان کردووە ئەجا وەرە فرەموچەیی ئەجا وەرە هی ئەم سەر و ئەوسەر ئەجا وەرە ئەو داهاتی کە هەیە لە با بڵێن سی بۆ حکوومەتە لەو ساسیێش ئاوای لەکەن تر ئاوای لێکە دوای ئەو پرۆژەکان پرۆژەی بەرهەمهێنان چی هەیە ئێمە لێرە پیشە سازیەکەمان خۆتان نەزان لە ئاستێکی چۆنایە کاتی خۆی لەم شاری سلێمانیە کارگەی جگەرە هەبوو کارگەی جلوبەرگە بوو لە هەڵەبجە و دەوروبەری لە هەڵەبجە کارگەی تەنقیحی تووتن هەبوو وازانم دوایی کرا بە بارەگای مەڵبەندە لە قاشتی لە بابەتانە کارگەی چەوەنەر هەبوو کارگەی پەتاتە هەبوو ئەمە لە سێ سایە قەوتا هەڵەبجە ئەوانە هیچیان نەمان هیچ شتێک نەهاتۆتە شوێنیان بێژگە لەوە ئەم لە ڕووی پیشەسازیەوە وایە لە ڕووی گەشت و گوزارەوە زۆر وڵات هەیە وەکو بۆ نمونە تونس یا تورکیا یا ئەوانە داهاتی سەرەکیان گەشت و گوزارە ئێمەش سەیری شوێنێکی وەکو پێنجوێن بکە بە زستان و بە هاوین شارێکی ناوچەیەکی گەشت و گوزاریە کورمەطعمێکی تیان نییە ئۆتێلێکی تیان نییە هەرێکی کەباب و گۆشت و تکەوشتی وای تایە باش ئەمە چیەکە نەمانە دێمەولات کاک باب ناوبڕێکمانێ دێمەولاتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەولاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاسیک هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێر ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کاک بابکرد سەبارەت بە ئەم کابینەیە بڵین هەم لە کوردستانە ئێستا چاکسازێکت بینیوە دوای بڵێن 3 ساڵ تێپەڕ کردووە ئێستا کێشەی بڵین باز و ڕسوماتێ کێشەی ئاو هەیە کێشەی کارەبا هەیە ئەو کێشەی داهات و بڵین ئەوانە هەیە کێشەی داگیر کاری زەوی هەیە هیچ کراوە یا خودت دەکرێت کە بڵین ساڵێکیشی ماوە لە تەمەنی وزانی ئەبێ ئەمە کە قساکەین بە ویژدانەوە قسە بکەین وە جنابشتووە داوات کردوین کە بە ویژدانەوە تەقیم کرد بە بڕای من ئەوەی لە کوردستانە ڕۆداوەکو چاکسازی ئەوەندە کەمەکەشانی باز نییە یعنی خراپەکاری یاخود غەدر یاخود زۆڵ مستەمەکە زۆرترە من نمونێک دێنەوە مەسەلە حکومت فترەی پێشوو خۆڵ چێڵ پێچا بوو بۆ پارەی کارەبا خۆم چون پارەی کارەبا بەدا خۆم چونکە پارەم لەسەر بوو هەمویان لێسان خانووەکە مەسەڵەن خانووە فرۆشەی پارەکانە بدێتەوەن بە هەزاران کەس لەو دایری کارەبا نۆرەیەک بۆی پارەی کارەبا بدەن چونکە معاملاتی بۆ ناکرێت باشە بەڵام سەدان کەسمە بینی
بە خۆش مویچە بووم داوانە کە پارەمان لای حکوومەت بوو ئێمە مثلا من خۆم وەزەفی دەوڵەت بووم یعنی پارەمان لای حکوومەتە 100 ملیۆن دینار بە هەزاران کەس لە وڵاتە کارمەنی دەوڵەتە پارە لای حکوومەتە حکوومەت پارەی کارەباکە لێ ئەستێنێ بەڵام پارەکانی حەقی خۆت نادات کە موچەکەی خۆتە ێ باشە ئەمە سەرۆکی حکوومەت یاخود جێگرەکەی پێویست ناکە ئەفلاتونی حەچیم بێ کە لەمە تێبگا بڵێ کاکە بۆ خەڵک مەسەڵەن سەدان ملیۆن سەدان هەزاران ملیۆن دیناری لای حکوومەتەکەی تۆ نایەتی بەڵام تۆ بۆ پارەی کارەبا هەڵە پێچاوە یعنی دەست خستە قوڕگی خەڵک یعنی بە بڕای من ئەمانە تۆ هەرچی بڵێ من کوڕی چاکم و چاکسازی ئەەکەم خەڵک بە فرسێک نایکڕێت چونکە تۆ ژیانی خەڵک ژیانێکی پراکتیکیە ژیانێکی عملیە تۆ وەختێک لە کردەوەدا سەمیلەکەی ئیتر یعنی هیچ تێقنعاتی پێ ناکە بەشەر زۆر حساسە ئینسان زۆر شتێکی حساسە بوونەوەرێکی حساسە تۆ بە قسانی قەنەعات ناکە مناڵەکە خۆت مەسەڵەن تۆ عەزەتی بیت دوو مناڵ هەبێت چیان نقلی بۆ ئەویتیان نقلی بۆ مەکڕە ئەویتیان لێت دەسوویرە بێت چونکە هەڵە بغەدرە نەعەدالەتیە یعنی عەدالەت شتێکە لە غەریزە لە ئینسانە هەیە کە قبوڵی ناکات تۆ نەعەدالەتی لێ بکەیت ئەم نەعەدالەتیە پێویست ناکە یعنی ئێستا خۆت 250 ملیۆنت لای حکوومەتە بەڵێ من خودی خۆم بەڵێ من بەس ڕەنگە پارەی یعنی ئەوەی کە تۆی ناسار کردو هەر ملیۆنێک 2 ملیۆن زەریبەت لەسەر بەڵێ ئەو 150 قەرزاری تۆیە بەڵام دەڵێ ملیۆنەکەم دێ قەرزی حکوومەت لە وڵاتە قەرزی بانقی حکومی بازەکەم 111 سوودەکەی من خۆم بەڵێ 111 من خۆم 5 ساڵ قەرزی حکوومەتمدا بە قەرزی بانقی حکومی هەمیان لێساندین کە تاخیر بوو بەڵێ بە سوودەکەشەوە بە غەرامەی تەخیریشەوە کە تاخیر بووە قڕۆشمان لێ خۆش دەبوون قڕۆش زۆر هاوارم کرد لە ڕاستی هەموو ڕەفیقمان ئەوانەی کە لە سوڵتان جوان لێبێ لە قسەکەمان ئێستت من بابە پارەمان لە حکوومەتە بیکەنە مەقاسەیەنی گۆڕینەوە نابیست وەکو بڵێنە بەشەر نەبین ئێمە وەکو بڵێ ئەمانە ئێمە پاتاڵ بین ئێمە گاوگۆڵ بین ینی نابیستن ینی پیان لە وڵاتان وانە ئێستا لە بەریتانیا کێشەی بڵێن کەمی کارەبا یاخود گرانبوونی کارەبا هەیە خەڵکێتە پێش و ئەمڕۆ مزاهرە بۆ لەوێ ئەڵێ دۆنت پەی ینی مەیدە پارە مەدە وخەڵک لە وڵاتەش بڵا معارەزەوە بکات حزابی ئۆپۆزیسیۆن لە شتی ناحەقیوا دەبێتە پێشەوە ئەی تۆ کەیتە پێشەوە وڵی چی بڵێ پارە نەدەی بەڵێ ئەزای حەقە چونکە تۆ وەختێکە حەقی منە خۆی پارەکانی من لایەن نایدێتەوە بۆ ینی بۆ حکومەت نەعوذ بالله خۆخوانیە ینی ئەوەی کە پێی خەڵکی دینی کە بیرەکاتەوە تۆ بۆ سوڵتەکەی تۆ سوڵتەی دەوڵەت یان ئێمە داوامانەتێ خەڵک داوێتێ کە حەق لێ پرسینەوە یا ئێمە نەمان داوەتێ سوڵتەی ئێمە نیە کەواتە حەقمانە بە قسەی نەکەین ینی لە دوو حاڵەتە بەدەر نیە خۆ نیە دوو حاڵەتە یا نوێنەری منیت یا نوێنەری من نیت ئەگەر نوێنەری منیت حەق لێم پرسیتەوە جواب بێتەوە ئەگەر نوێنەری منیت خۆگە نوێنەری منیت ئیتر بۆ تۆ پارەم لێستێنی بۆ زەختم لێکەی لەبەرەوە بەس وێنەیە کە ئێستا ئەو ناڕزایەت هەیە بەڵام لە سەڵاتداران هەر لە وتارەکانیان باز چاکسازێت و شەفافیەت و خزمەتکردنی خەڵک دەکەن ئەیەوە چییە؟ وڵا ئەوە مەسرەفی ڕۆژانەیە هەر سەرگەرمکردنی خەڵکە بەڕاستی ینی خۆ ئەوزای ینی ئەم وڵاتە دەوڵەمەندە موچەیەت و ڕەنگە بەشیشی ئەوەیە کە خەڵک ژیانی تەقریبەن تا ئەندازەیەک ئەڕوات ئەوەیە کە موچە دێت تا ئەندازەیەک و خەڵکێکی موچێکی باش وەرەگرێ ئەجینە ئەم قسانەی تر کە دێر ینی ژیانی ئەم وڵاتە ژیانی کارژێڕی ئیداریەکەی لەگەڵ ژیانی ئابوووریەکەی لەسەر لێوارە ینی لەسەر لێوارێکە دیارە دەمێک ئەوان لەسەر لێوارە بەڵام ئەمە قوڵتر بێتەوە ڕۆژ بڕۆ قوڵتر بێتەوە ینی ئێمە بەرگەی ئەوە ناگرین و لە بازاڕە خەڵکە بینیتەوە گرنگترین شت بەنسبەت حکوومەتێکەوە کە فەرمانڕەوایی ئەکا ئەوەیە کە خەڵک متمانەی پێ بێ بەداخەوە ینی ئەم حکوومەتی خۆمان بخۆ حکوومەتی بخۆمان دەرمان داوەکەی چۆنە چۆن ئەگەر ڕاپرسێک بکرێن بابیکەن ڕاپرسیە کردیان دەنگدانی ئەم جارێک کە تێپەڕی 180 خەڵک لەگەڵ حیزبانە نەبوو لە 100 کەس 80 کەس دەنگی نەداوە بێژێتی پارتی ڕقەمێکی مخیفە ترسناکە لە 100 کەس 80 کەس 80 کەس ئەوەی کە ڕسمیەکان ینی کە خوان باسییان کردو خۆ ڕەنگە لە ئەو 20 کەسەکە دەنجیاو لە 100 کەسەکە ڕەنگاویش ئەلف سەبەب ینی بە هەزار هۆکارەیە کە ڕەنگە دەنگیاوە یا معاشخۆرێکە یا شتێکە یان ناچاکراوە یانەوەی لەبەرەوە تۆ بەچی قەنەعات دەکەی ینی تۆ خۆیان باز دەکەن ئەوە مەسئولەکانی خوانەوە کاکەکان نایەنم ئەمیان وەڵی کاکە ئێمە وەزمان خراپە وەزن خراپە هۆکارەکەی ئەزانی چارەسەرەکەش ئەزانی ئەدەبی کە لەسەر چی وەستاوی یانی لەسەر چی من نازانم بەڕاستی من لەوە حەپەساوم ینی بۆچی نایکەن لەبەر چی لەبەرەوەی کە ڕەنگە بەساونە بە خەڵکی سەرماداری مافیاگەریەوە نایەنە بیکەن ینی باشە بەس چاکسازیکە دەبێت لەکوێ دەستکرێت سەرەتا کەمێک لە موچیان کرد ئەی بۆ چاکسازێکەوە لە نەوت هێنیار هیچیان دەستکاری نەکرد بۆم لە نەوتە لە داهاتە ڕەنگە کەمێک هەندێک موچە هەرچەندە لیستی قەرزی موچە زیادی کردووە چەند دەڵێن چاکسازیان کردووە
ئەگەر بە یەک گوشە جواب دەم پێم وایە ئەم سیستەمە ئاوا بۆ ئەوان باشە ئاوا دەمێنەوە بەڵێ ئەم حکومەت ئەم دوو حیزب ئاوا دەمێنەوە یعنی خۆیان ئێڵێن لەسەر هۆکاری مانەوەیان گەندەڵیە بەڵێ هۆکاری بەڵێ دقیق وایە قسەکەت دقیق وایە هۆکاری مانەوەی یەکێتی و پارتی گەندەڵیە بە فیڕۆدانی پارەیە بۆ خەڵکانی کە ئیکڕن دەنجی پێکردن بۆ خەڵکانی کە دەوروبەری خۆیانە بۆ کەسانێکە کە نامستەحەقە و پەرایبەست خستن و لێدانی خەڵکانی کە ڕۆشنبیر و بە توانە و باشی وڵاتەیە این تۆ حساب کە یعنی لە هەموو معلومە یعنی تۆ لە زانکۆکان ئاگامان لە تەندروستیە کە تەخەسوسی کاک دکتۆر فایقە ئەو باسی کردیانی باشە لە ئابووریا کارخانەکان وڵێ لەزم لە سێمانی لە چەند هەزار کارخانە نیوە زیاتری وەستاوە باشە هەر نەوت ئێستا نەوت دوو ڕۆژ نەیە یاخود نەوت نەفرۆشێ ئێمە چی بکەین یعنی خەڵکا بێ دەستکا بە گەڵا خواردنی گەڵای دەر بە ڕوو خۆیانی چی بکەن ئەوەس بۆ خەڵکاژارەکە بەس دۆڵەمەندەکە لاوان دۆڵەکان ئەچێ بۆ دوبەی بەڵێ بەڵێ ئەچێ بۆ دوبەی ئەچێ بۆ ئەمارات دەچێ بۆ وڵاتێکی تر بەڵێ بەڵێ بێگومان یعنی وایە بە تەکید وایە وەکو دکتۆر باسی کرد پێشتریش ئێمە پێش ڕوخانی سەدام پێش ڕوخانی بەعس یعنی خەڵک بە پاری گومرگە ژیا باش ئەم وڵاتە گەورەیە ئێستا باج و ڕسوماتێت و سەرداتی ئێستا وڵاتەکە دەقات بڵێن لە هەندێک ڕۆ چۆتە پێشەوە تەمەەن لە ڕووی بیناسازی و لە هەندێک ڕووی ترەوە دیارە بە هیمەتی ئەوان نا بە هیمەتی هەر کۆی وەزەکار وایە ژیان بەرەو پێشەوە ڕادیانی وڵاتانی کە دەوروبەریشمان پێشکەوتون لەەوە بەڵام بۆ شەوەیە وتم باشە بە کوتی بەزووتر لە لێواری ڕوخانە ئێستا حکومت وەکو ئەرکی خۆی هیچی جێبەجێەکە وەکو ئەرکی حکومت بڵێ بەڵێ بێگومان هەندێک کاری ڕۆتینی هەیە ئەکرێت بەڵام کێشەکە ئەوەیە بەکو ئێستا ئاماژەمان پێدا ئەم حکومەت و سیستەمە بەم شێوەیە ئەڕابڕێگاوە کە ئێمە لێ ناڕازینەوە ئەوان خۆیان ڕازین لێ یعنی سەلیان بەپرسیوان دەڵێن زۆر کاری باشمان کردو زۆر تەواوە سە بڵێ مەسەڵەن کاکە تۆ ئەم 45,000 زەویەی کە لە منتقەیەک دراوە کوا مەسەڵەن تاوانبارەکان کوا وەریگرنەوە بۆ خەڵک حکومەت خۆی بیفرۆشێ حکومەت خۆی بیفرۆشێ بۆ خۆی کە من لێرەم کاک دکتۆری جەنابیشتەوەمان دەڵێن کاکە حکومەت خۆی بفرۆشێ بۆ خۆی نەک بۆ سەر کابرا سەمادار نەیخوا بیبە لە ئەمارات مەسەڵەن بیکار بە بزنس سپاس دەکەم دکتۆر بەڕێزت پێشمەرگەی دێرین و ئەزمێنێکی زۆرتە بۆ لەگەڵ دوو حیزبە هیچ چاکسازێکیان لێ دەکەیت تازە چاوەڕێ هیچیان لێ دەکەیت بە من یەکشت بڵێم ئەم دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانایە ئێستا بەدەست پێشمەرگەوە نییە هەنی بە تایبەتی لە سەرەتا ئاماژەم بۆ کرد ئەو پێگاتی کە ئێستا حکمی سلێمانیەکە حکمی یەکێتی نیشتمانی کوردستانەکە پێشمەرگەنین ڕێخستنی کۆنیش نەبوون ئەوانە ئەوانەی هەولێر ئەوانە لە دەرەوە هاتوونەتەوە ئەوروپی بوون ئەوروپی بوون بەڵام ئەمانەی هەولێریش کاگنێچیر لە دەرەوە بۆ وەکو کوڕی ڕەحمەتی ئیدریس بەرزانی ئەوانە بەڵام پێشمەرگایەتی نەکردووە کاک مەسروریش گەنجە ینی دوای ڕاپەڕین کەوتۆتە ئەوە نازانم تەمەنی چەندە بەڵام بە عەمەلی یعنی ئێستا ناتوانم بڵێم کاک مەسعود پێشمەرگە نەبووە یا شێخ جەعفەر جێگیری با بڵێن سەرۆکی هەرێبە یا مستەفای سەید قادرەوانە ژمارەیەکی کەمیان ئێستا لە ئەنجومەنی وەزیرانیش دوو کەسیانەوە بزانن پێشمەرگە بەس دکتۆر ڕەنگە پێشمەرگەی پاک هەبووی بەسەشە پێشمەرگایەتی کردووە خەڵک لەبەرەوە ئێستا ئەوەندەی سوکایەتی بە پێشمەرگە کراوە هەر لە ڕێگەی هینەکانەوە هەر لە ڕێگەی بەرپرسانی حیزبیەوە بە ئەنواع شێوە سوکایەتیان پێکراوە ڕمناوی پێشمەرگە و بازرگانیان کردووە بەڵێ هەموو شتێکیان کردو بۆ نمونە یعنی پێشمەرگە هەبووە ینی بە شێوەیەک موچەی دراوەتیەکە عیبدار کراوە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە یاسایەک دەرکرایە بۆ تەقدیرکردنی پێشمەرگە موچەی پێ بۆ بڕێتەوە بەو یاسایە کەچی هاتوون پێشمەرگەیەکیان کردووە بە لیوە کە مستحق نییە پێشمەرگەیەکیان داناو بە مدیر عام پێشمەرگەیەکیان کردو بە وەکیل وەزیرێکیان کردو بە وەزیر خۆشیانە ینی هەر مجموعەیە لیست هەیە ها جارجار لە سۆشیال میدیا میدیا ئەگێڕن ئەمە وەزیر نەبووە چۆن موچەی وەزیر وەرەگرێ ئەمە خەتای ئەو دەسەڵاتەیە ئەو پێشمەرگەیە شایانی ئەوەیە لە وەزیر زیاتریش بێ زۆری کردووە لەوانەیە خەڵکیشی تەعین کردبێ بە وەزیر بەڵام بۆچی تۆ بەو شێوەی موچەیە تێ بۆ وەکو پێشمەرگەیەکی کۆن بۆ وەکو پێشمەرێکی دانەبراو وەکو پێشمەرگەیەکی پارتیزان تا کۆتایی موچەی نایتێ لەبەرەوە کێشەی زۆریان دروست کردوە خاڵێک منەمێ ئاماژەی پێ بەم ئەو سەرمایەی حیزب کە هەردوو حیزبی دەسەڵاتدار هەیەە کێشەی سەرەکی ئەوەیە کە وتمان لەوانەیە لە ساڵ 6 زیاتر بێت لە داهاتی کوردستان ئەوان ئەیبەن بە گوێرەی تەخمینات و بۆچوون و مەنتیق لە هەرێمی کوردستانە نایخەنەگەڕ پیشەسازی دیار نییە
با بڵێن کەشت و گوزاریان دیار نییە یعنی ئەیبن نازانم بۆ شوێ هەمووی بەنە دەرەوە هەمووی بێگانە سوودی لێوەرەگرێ ئێستا هەمووی لە بانکەکانی دەرەوەی بە دڵنیاییەوە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر کەوتن ئەگەر کەوتن ئەیان بن بۆ خۆیان بەڵام ئەگەر کێشیان بۆ دروست بێ ئێسا ئەڵیان فلان کۆمپانیای ئێرانی و رووسی یان فلان شخص و فلان شخص هینیان خراە سەر بلۆکران داهاتەکەیان ئەو کاتە بلۆگەکرێن و تا کۆتایی ئەنجا یەکێک لە کێشە گەورەکانمان ئەمەیە ئەمان سەرمایه‌دارەکانی خۆمان چیان باشە سەرمایان هەیە بە هەر شێوەیەکیش بێ ڕەخنیان لێگیرێ بەڵام لێرەی خەنە ئیش بەس حیزبەکان بەرپرسە حیزبەکان لێرە سەرمایەکە ناخەنە ئیش خۆزگە ئەوانی دکتۆر چاکسازی تازە دەکرێ چاکسازی زانی بە چیەکرێ بێت لە بنەوە بکرێ لەسەرەوە ناکرێ دازانی چی چاکسازی یەکەم ئەبێ حیزب وەکو مۆتەکەی سەر سنگی خەڵکی لێ هاتووە حیزب وەکو مۆتەکەی سەر سنگی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و ئابووری و ڕاگەاندن و شتەکانێکی لێ هاتووە مەبەستم ئەو حیزبانێکە لە دەروی دەسەڵاتن ئەو دوو حیزبە زلە تێگەی ئەمانە ئەبێت دەستیان شتێک لێ بکەیت ینی خەڵک ئازادکەی حکوومەت ئازادکەی اینجا دوای ئەوە بێ حیزب بچووک بکرێتەوە حیزب بچووک بکرێتەوە حکومەت دی لە ئێستا دکتۆر بەڵێ حکوومەت دیلی حیزبە حیزبش دیلی چەند بنە ماڵەیەەکە ئەبێ حکوومەت و دام و دەستگاکانی تر لە دەستی حیزب ئازاد بکەیت حیزب بچووک بکەیتەوە حیزب بخەیتە ئەولاوە حیزب ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات کە پەروەردەیە کە دروستکردنی کادیرە کە دروستکردنی سەرکردەیە کە دیاریکردنی استراتیژی سیاسی وڵاتە ئەنجا لە کاتی هەڵبژار نابێتە پێشەوە بەڵام ئێستا حیزب هەموو کاتێک هەیە لە کاتی هەڵبژار نادوای هەڵبژاردن شتەکانی کە بەڵام دادگا کووە مەسەیەنسە تۆ کە ئەڵی چاکسازی ئەبێ هەندێک شتەیە لە ڕێگەی دادگاوە بکرێ ئەو کەسانەی کە با بڵێن تۆمەتیانە درێتە پاڵ معقول نییە پیشیان دادگا گایلێنێ کەسیان دەستگیر ناکرێ پێشمەرگەیان نەخرێتە سەر نام کۆماندۆیان بۆ نێرێ یان مەجموعەیە بەرپرس داوای چیەکەن ئیعدامکردن ئەی هاوار ئەمە فڕی بەسەر جمهوریەتەوە هەیە ئەمە چ پەیوەندی بە چاکسازیەوە هەیە ئەمە زۆر غەڵەتە سپاس دەکەم دکتۆر کاک باوکر کاتم زۆر کەمەوە سوارت بە چارنووسی ئەم دەسەڵات لەزات چ لە سلێمانی بێت چ لە هەولێر بێ ئەگەر خۆیان چاک نەکەن چارنووسەکە چی دەبێ وەڵام من نامێ پێشبینی بکەم و ئەهلی ڕەمەڵێدان نیم بەڵام خراپە لە ڕووی خۆت وەزی خەڵکی کوردستان خراپە لەگەڵ ئەم سەڵتەیە و ناڕازین لەوە و بەداخەوە کە دۆخی دنیاش هاوکارە بۆ مانەوەی ئەم جۆرە سڵتەیە یعنی زۆر لە مەسئولینی ئەمریکی و غەربیش لەگەڵ ئەمانە تێکەڵن یعنی ئەمانە پارێزرێن بۆ مانایە پارێزرێن کە مەساڵحیان بەرژەوەنیان تێکەڵ بووە لەبەرەوە کە بینیمانە ئەزمونمان هەیە لە پێشتر لەبەرەوە دۆخی جیهانی کە پێمان وابێت لە دەرەوەی کوردستان بەهەشتە و لەوێەوە قانونێکی ئینسانی و ئیلاهی حاکمە و دێن بە پیرمانەوە شتیوانە ئەم دۆخە ئەبێ خەڵکی کوردستان خۆی مشوری خۆی بخوا ئەمە یەک دوو ئەم دۆخە ناڕەزاتیە من نازانم بەکوێگە نامەوێت بڵێن ڕوان بۆ جەبریەتە نییە کە گوای هەموو شتێک حەق سەر دەکەوێت نەخێر حەق سەر ناکەوێت ئەگەر خەڵکی کوردستان خۆی مشوری خۆی نەخوا و هەوڵ نەدا و خەبات نەکا و گروپی سیاسی گروپی ڕۆشنبیری یعنی گروپی مەدەنی دروست نەکا بۆ ئەوەی مواجهەی ئەم ستەمە بکە کە ئەیبینێ ئەگە ستەمێک هەیە بەرەڕووی بێتەوە گەستەمێک نیە دەست خۆش مبارەکە بە هەروە بڕۆیانی لەبەرەوە پێم وایە ئەم دۆخە ینی ئەڕۆیانی یعنی دۆخی وڵاتێک نییە بڵێن وەکو لەسەر قانون دامەزرا بێ وەکو بڵێن هەندێک وڵاتی سەوکو بەریتانیا کە من تۆزێک لەوێ ژیاوم لێ یعنی قانون پیرۆزیێکی هەیە قانون مقدسە شکانی قانون مەسەر کتێبێکی بریتانی بازەوە کە زۆر بە فەخرەوە من فترەی پێشوو بینیم لیگل سیستم بۆ بریتانیا ئەڵێ فەخری ئێمە ئەوەیە کە تا ئێستا نەبووە لە سیستمی قەزای بریتانیا بەرچیل هەبێ بە فەخرەوە باسێکە بە شارازیەوە جا لەبەرەوە ئەمانە من بەش بە حاڵی خۆم قسەم هەیە لەسەر ئەو مۆزوعی دادگاکە بەڵام وەکو تۆڵی کاتەکە کەمە بەڵام ئەوەی کە چیمان لێدێ لە ڕاستیە پێشبینیکردن باش نییە بەڵام ئەوەی کە ئێستا معلومەوە هەموو کەس دەیزانێ خەڵکی کوردستان ناڕازیە لە دۆخی سیاسی خۆی لە دۆخی ئابووری خۆی لە دۆخی کۆمەڵاتی خۆی لە دۆخی لە هەموو دۆخەکانی خۆی ناڕازیە ئەبێ ئەمە سڵتە جۆ بگرێ و خەڵکیش حرەکەی زیاتر بکە بۆەوە سپاس دکتۆر شتێکت ما بلەسەر چارنووسی دەسەڵات سپاس دەکەم بە کورتی وڵی دەسەڵات کاکە دەسەڵات بە قووە دەبێت چونکە ئەو هێزانەی کە لە فترە جیاجیاکانە خۆیان بە معارەزە زانیوانە هەموو خۆیان ڕادستی دەسەڵات کرد ئێستا تۆ جەناب لە تەلەڤیزیۆنی حیزبێکی ئیسلامی ژەکەی
کاک بابەکر پێشتر لە بزوتنەوەی گۆڕان بوو منیش لە 1970ەوە لە دۆستی ئەو حرەکەیەم سەر بە نزیکە لە پەکەکەوە ئەم سێ پێگاتەیە ینی ئەم سێ پێگاتەیە ئەبێ بە خۆیان هابچنەوە ئەم سێ پێگاتەیە شتێکیان نەکرد لەسەر پێکەوە بەرامبەر بە دەسەڵات بوەستنەوە و تەسلیمی نەبن و ڕێگەنێن ئەو خروقاتانەی کە کوردێتی بەردەوام بێ لەبەرەوە ئەگەر تۆ بتەوێ چاکسازی بکەی ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی باش هەبێ ئۆپۆزیسیۆنەکە هەموو پێگاتەکان بگرێتەوە ئەلمانی ئیسلامی نەتەوەیی دیموکراتی عێراقی کوردستانی سپاس بۆ ئامادەبوونی هەرزاتان سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتانەدا